بناوی خواه گەورە و مهرەبان ئێمە وەکو نووسینگەی مافی مرۆڤی سۆران بە هەماهەنگی لەگەڵ کۆمەلگای دایک ئەم ساڵ لە ساڵڕۆژی جیهانی منداڵان بە پێویستمان زانی کە ئەم ڕۆژە بەرز ڕابگرین و لە سەرەتادا بە پێویستمان زانی کە گفتوگۆیەک بۆ دایک و باوکان لەسەر چۆنیەتی هەرسوو کەوتکردن لەگەڵ مناڵانی ئۆتیزم ساز دەین. دواتر لە دوایین بڕگەدا کە بریتی بوو لەوەی دیاریمان بەسەر مناڵانی ئۆتیزم بەخشی و هەروەها کێکی ڕۆژی جیهانی منداڵان کە وەکو گزارشتێک لە خۆشحاڵی بۆ ئەمانە ئەم کێکەمان لەت کرد بە دەستی مناڵانی ئۆتیزم. بێگومان ئێمە ئامانجمان لەوەی کە بۆچی لەم ساڵ ئێمە هەوڵماندا مناڵانی ئۆتیزمی تێدا بەشداری بکەین، چکە مناڵان ئەگەر لە هەر بارودۆخێکدا بن پێویستە ئەم ڕۆژیان بۆ ساغ بکرێتەوە و مافەکانیان ڕەچاو بکرێتن. بەتەکیت ئێمە ساڵانە بە چالاکی جۆرا و جۆر ئەم یادە بەرز ڕائگرین و ئەم ساڵ بە پێویستمان زانی کە لە کۆمەلگای دایک بۆ مناڵانی ئۆتیزم ئەم چالاکیە ساز دەین کە بەڕاستی بووە جێگای دڵخۆشی دایک و باوکانش و ویستمان کە بەڕاستی ئامۆژگاری دایک و باوکان بکەین کە چۆن پێویستە ئەمانە هەرسوگەوت لەگەڵ ئەو مناڵانە بکەن، چکە بەڕاستی مناڵانی ئۆتیزم یعنی چۆن برەی پێویستیان بە بەڕاستی ڕاوێژ و پێویستیان بە هەرسوکەوتێکی زۆر جددی هەیە و پێویستیان بە هەرسوکەوتێک هەیە کە بەڕاستی بە شێوەیەکی ئەکادیمیانە بێتن. واتە ئەگەر سنتەر چەند سنتەرێکی پێشکەوتوو بێتن، هاوکاری دایک و باوکان کۆمەلگا نەبێتن، قورسەتە هەرسوکەوتکردن لەگەڵ ئەم مناڵانە و بۆ ئەوەی جارێکی تر ئێمە هەوڵ بدەین کە ئەم مناڵانە بەڕاستی بە ژیانی ئاسایی خۆیان شاد بنەوە بێنەوە ناو کۆمەلگا، چکە هەمومان دەزانین کە مناڵان نەوەی دوا ڕۆژن و پێشکەوتنی وڵات دەنە بەو مناڵانەوە. کێشەیەکی تر لە کۆمەلگایەمە تەعاملە لەگەڵ خودی ئەوانەی کە سەردەری لەگەڵان دەکەن، مەسەرەن کۆمەلگا دای بابان ئەوانە پێویستە لە ئاسی پێویست دابن، پێویستە ڕۆشنبیر بکرێن، پێویستە شتەکە وەربگیرە وەکو جیاوازی، چکە ئۆتیزم جیاوازیەکە بەڵام نەخۆشی نییە، پێویستە ئەوە جێخۆی بگری لە کۆمەلگایەن بە بەتایبەتی لە سۆران کە بێبەش بووە لەو خزمەتگوزاریە پێویستە ئەو ڕۆشنبیری هەبێتن و ئێمە لە ڕێگەی ئەکادیمیەوە دەتوانین مامەڵێکی تەندروست بکەین و هێدی ڕان بێنین کە بگەڕێنەوە ناو کۆمەلگا کە ئێمە پشت ئەسوورین بە بنەما ئەکادیمیەکان، تەنها پێویستە کۆمەلگە یارمەتیمان بەدا، دای بابان یارمەتیمان بدەن و پێیان شەرم نەبێت کە ئەم شتە هەیە بوونی هەیە و پێویستە جیاوازیەکە قبول بکەین. منداڵی ئۆتیزم کە پێویستی بە ڕاهێنانی هەیە کە ڕۆژانە ڕاهێنانی پێ بکرێت و لە ماڵەوەش کە بە هەمان شێوەکە ئەمە لێرە چی دەکەین دایک و باویش لە پێویستە ڕاهێنانیان پێ بکرێت بۆی بتوانێت منداڵ فێری ناو کۆمەلگا بکرێت کە فێری پەیوەندی کۆمەڵایەتیەکان و بەستێت کە فێری قسەکردن بێت، فێری هەندێک شتێکەیە کە ئەوان نیتیان کۆمەلگا هەیتیان کە لە ناو خەڵکدا نیتیان. يعني